ئێمە بۆ خۆمان نیگەران بووین هەنگاوی جدیشمان ناوە لەو بابەتە ئێمە داوامان کرد لە بەڕێزان ئەنجومەنی وەزیران لە وەفدی دانوستانکار یانە کە لەگەڵ حکوومەتی عێراقیدا ئەنیشین یەکێ لە بڕگە و بابەتەکانی ئەوە بێ کە لە بابەتی پارێزگابوونی هەڵەبجە بێ لە حکوومەتی عێراقیە هەنگاوی باشنراوە هەنگاوی جدیتر بنرێ بۆ ئەوەی کە ئەم بابەتە تەسبیت ببێت و ئیتر بە کۆتا بگا ئەمە خاڵیەکەم خاڵی دووەم ئێمە لەگەڵ پارێزگارەکان و سەرۆکی ئەنجومەنی پارێزگارەکان کە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە کۆبووینەوە داکۆچیم لەوە کرد کە بێت یەکێک لە ئەو خاڵانە بابەتی پارێزگای هەڵەبجە لە خۆ بگرێ بۆ ئەوەی کە هەڵەبجە هەم حکوومەتی عێراقی بەجددی بێتە سەرکایەوە لە ڕژنووسی بودجەی 2018 بودجەیەکی جددی بۆ دانرێن نەگوکو 15 و 16 و 17 بودجەیەکی ڕەمزی بۆ دیاریکرا بوو خۆ لە هیچ ساڵێک لەو ساڵانەی کە ئاماژەم بۆ کرد هیچ پارێکی فیعلی نهاتوتەم پارێزگای هەڵەبجە کە سەرف کرێ شتێکی ڕەمزی بووە شتێکی معنەوی بووە و بەناونەهێنانی لە بودجەی 2018 ئەوە ناگەێنێتە ئەوەی کە هەڵەبجە قەزای لای حکوومەتی عێراقی هەڵەبجە پارێزگانیە چکە تەعاملی ڕسمیمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراقیە کە ئەوان حسابی پارێزگایان بۆ ئێمە کردووە و نووسراوەکانی شەیەتوانن کە وێنەی نووسراوەکان بگرن و پیشانی هەموو خەڵکی بن